پەیکەری دایکێکە و لە چاوەڕوانی گەڕانەوەی منداڵ و کەسوکارێتی. دایان دایک دڵنەوەی خۆیان دەدەنەوە لەوەی کەسوکارەکانیان هێشتا لە ژیاندا ماوە. دایە سەبریە زوو لەگەڵ دایە مەحسومەی هاوڕێی سەردانی پەیکەری چاوەڕوانی دایکێک دەکەن بۆ نەوەکانی. هەرکەیەکیان بینی گفتوگۆکانیان تەنها باسی ئەنفالە. سەرباری خەمە قوڵەکانی بەڵام بەشداری هەڵبژاردنەکانی کردووە. دایە داوای لە نوێنەرەکان ئەوەیە کە چوونە بەغدا یەکدەنگ بن و لە بەرژەوەندی دەنگدەرانیان کار بکەن. ئەمێت ئەوەمانەگەڕەکەەوە پەنایی خواوە نەجابەت بێرێ ناجێح بێ سەربەرز بێ لە شوێنەکە کورد ناوبانگەی چاکەی بێت ناوبانگەی سەربەرزی بێت. ئێمە ئەگەرم ئەوان ئاوا هەردیان نەوانەیەکێک و هاوکار نەکریایە خانیە بۆ ئەمفال نەکریا پاش سوکنە بۆ ئەمفال نەکریاوە پەنایی خوا و پێغەمبەرە ئێمە گشتی وە یەک چاوسەیرەکەین و گشتی برایە و ئەوانمانیاتە ئایەکەتیش و پارتیش ناماتە شوێن زامەقەیەکەی ئەمفال ها ناماتە شوێن پێنج شەید من ئایسەن ویزەم دەرناچێت چی وای پێم کرد کۆس ئەمفال خەفەت ئەمفال وەسەرادان ئەمفال 11 ساڵ کرێکاری 7 مانگ بێژێر و بێبان و لە تەعزیمە بەهەشت مناڵۆ ئانێ بەربی یا ڕەبی خوایە من تبیلا بۆت یەک زەلام من بە دەرنەچووە مناڵ 8 مناڵ نان ئەناسێ خوا ناناسێ بێ جنسی بێ زەواج خوایە ئەمەن تبیلا بۆ کوردستانە سەربەرز کرد حەمد و سەنا بۆ خوا ئەوە سەرگشتێتی ئەوە سەرگشتێتی ئەوانمانیاتە شوێن ئەو برایەلمانەکەواوە قەپە شۆپە زنە چاکرە. چلوسێ کەسی نزیکی بەر شاڵاوی ئەنفال کەوتون. هەرکە بکەوێتە گفتوگۆ بە قوڕگی پڕگریانەوە باس لە ئازارەکانی ناخی دەکا. دایە مەحسومە لە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق دەنگی بە بەربژێرێک داوە کەوەکو خۆی چەندین کەسی ئەنفالە. من وەکو کەسوکاری ئەنفال وەکو خۆیشکی شەهید وە خۆشکی ئەنفال ساحێ و چلو سێ کەس ئەنفالین دەنگمان داهاتە وێنەری ئەنفال دەنگمان بواتە خوار پەرلەمان کەسوکاری ئەنفال گۆڕ ئەو پەلوسوترسی ئەنفالمانە بووە بێرەتۆ لە سەماوەیە لە نورەسەلمانە لە عەرعەرە بێرەتوە لێ بۆ ماندانیان لە دێبنەوەکو ئەوانە هاوردیانە تۆ نازانمی چیشە ئەوانە چۆن وەکو وێنەری کورد ئەچنە بەغا لە خەمخواری کەسوکاری شەهید و ئەنفالە بوون. دانیشتووی شارێکە خەڵکەکەی بە درێژایی ساڵێک لە دوایەکەکان زۆرترین قوربانیان داوە. ڕۆژتایوارە بە تەنکەر ئاو دەفرۆشێت بەڵام هەر جارێک پشووەرگرێ دار بەداری ناو باخەکان ئاو دەدا تا گەشە بکەن و دیمەنێکی جوان ببەخشن. دڵخۆشە بەوەی بە درێژایی تەمەنی هەر کە بەشداری هەڵبژاردننی کردبێت نوێنەرێکی هەڵبژاردووە دڵنیا بۆ لەوەی خزمەتی شارەکەی دەکا. ئێمە بۆیە بۆ نوێنەری خۆمان دەنگماندا لەبەرەوە لە بەغا ئیش و کارمان بۆ بکە بە تایبەتی بۆ کەسوکاری ئەنفال هەچ کاتێ دەنگدانێ شتێ بوو هەڵبژاردێ بوو انتخابێ بوو گشتی بچێتە سەر سونوقەکان دەنگ بدا بە نوێنەرەکانی خۆیان. ئێمە لەبەرەوە نوێنەرەکانمان هەڵبژاردێ ئیش و کارمان بۆگا بۆمانیان کردووە پێویستیان
پێویستمانە زیاتریشمان بۆ بکەین لەبەرەوەی ئێمە دەنگمان بۆوانەدا خزمەتی ئەم شارە بگە ئەم شارە شاری ئەنفالە بە درێژایی 4 خولی ئەنجومەنی نوێنەرانی عراق پارتی دیموکراتی کوردستان هیچ نوێنەرێکی نەبووە لە گەرمیان بەڵام بۆ خولی پێنجەم دەنگدەران نوێنەرێکیان بۆ خۆیان هەڵبژارد چونکە دڵنیا بوونەتەوە لەوەی پارتی دەتوانێت لە گەرمیان خزمەتیان بکە. بەپێی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ژمارە 9 ساڵی 2020 پارێزگای سلێمانی 18 کورسی بۆ تەرخان کرابوو. دەنگدەرانی دابەش کرابوون بەسەر 5 بازنەدا. بازنەی 5 دەنگدەرانی گەرمیان بەگشتی و دەربەندی خان تێیدا دەنگیاندا. کاندیدێکی پارتی بۆ یەکەم جار دەنگی پێویستی هێنا و سەرکەوت بۆ پەرلەمان. بەپێی داتاکان دەنگی پارتی لەم هەڵبژاردنە بە بەراورد بە هەڵبژاردننی 2018 زیادی کردووە. لە ساڵی 2018 پارتی لە دەربەندی خان 848 دەنگی بەدەستێنا بوو، بەڵام لە هەڵبژاردننی 2021 بەرز بوویەوە بۆ 1089 دەنگ. ژماری دەنگەکانی لە باوەنور لە 2018 150 دەنگ بوو، بەڵام لە 2021 زیادی کرد بۆ 412 دەنگ. لە کەلار لە 2018 دەنگەکانی 1457 دەنگ بوو، بەڵام لە 2021 زیادی کرد بۆ 2746 دەنگ. لە ناحیە ڕزگاری لە 2018 ژماری دەنگەکانی پارتی 363 دەنگ بوو، بەڵام لە 2021 زیادی کرد بۆ 871 دەنگ. لە کفری لە 2018 دەنگەکانی 848 دەنگ بوو، بەڵام لە ساڵی 2021 زیادی کرد بۆ 1009 دەنگ. لە چەمچەماڵ لە 2018 ژماری دەنگەکانی پارتی 2110 دەنگ بوو، بەڵام لە هەڵبژاردننی 2021 بوو بە 2377 دەنگ. کۆی گشتی دەنگەکانی لە دەنگدانی گشتی 8742 دەنگ و لە دەنگدانی تایبەتیش 238 دەنگ. بەمەش دەنگدەران توانیان نوێنەرێک بۆ خۆیان هەڵبژێرن. دەچینە مەکتەبی هەڵبژاردننی پارتی و هۆکاری زیادبوونی دەنگەکانیان وەردەکرین. تا ئێستا کاندیدی پارتی سەر نەکەوتەوە بە پەرلەمانی عراق. کاندیدێکتان سەرکەوتووە. هۆکاری زیادبوونی دەنگەکانتان لە گەرمیان بۆ چێگەڕێتەوە؟ هۆکاری زیادبوونی دەنگەکانی پارتیمان ئەو جارە بۆەوە گەڕێتەوە ئیتر بۆ خەڵک ڕوون بووە کە ئەبێ ئیتر گرنگی بە پارتی بدرێ، متمانە بە پارتی بدرێت، چونکە پارتی سەلماندی لە ڕابردوو و بۆ ئایندەیش کە کارنامەی هەیە تاک حیزبە لە کوردستان استراتیژی هەیە. استراتیژەکەیشی ئەوەیە کوردستان بپارێزێ، کوردستان بەهێزکە، کوردستان بباتە قۆناغێک لە قۆناغەکانی پێشکەوتن وەک لە ڕابردوو سەلمان دوێتی. اینجا بەڕاستیش خەڵک لەم دەڤەرە خەڵکی زۆر تاقی کردەوە، جێگەی متمانە نەبوو. بۆیە کە کار و کردەوەکانی پارتی بینی لە پەرلەمانی عراق لە خولەکانی پێشوو بۆ یەک چرکێش ئەندامێکی پەرلەمانی پارتی نەچووە ناو هیچ بەرەیەکەوە کە بەرژەوەندی هەرێمی کوردستان لەکەدارکە یاخود بۆ شخصی بەکاری بێنێ. ئەمانە هەمووی ڕۆڵی هەبوو. ئەمە یەک دوو لە حکومڕانیشە لە کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو زۆنەی کە هەمیشە کادرەکانی پارتی لە ناو ئیدارە ڕۆڵیان هەبوو بێ، خزمەتگوزاری هەبووە، سەقامگیری هەبووە، ئاوەدانی هەبووە. ئەمانە هەمووی هۆکارێکی بەشێکن لەو هۆکارانی کە پارتی جێگەی متمانەی خەڵک بۆ لەمجا. چاکسازیەکانی حکوومەت کاریگەری هەبووە لەوەی کە دەنگەکانی پارتی بەم شێوەیە بەرز بێت. بە دڵنیایی و ئەو کارنامەی کە جەنابی کاک مەسرور لە کابینەی نۆ لە کاتی سوێن خواردنی لە پەرلەمانی کوردستان بانگەشەی بۆ کرد و قسەی لەسەر کرد،
ڕۆژ بە ڕۆژ خوتووە بە خوتووە بەرنمەکەی خۆی جێبەجێکە کە ئەمەش ڕنگدانەوەی هەیە لە ناو دەنگدەرانە بە تایبەتیش یعنی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆ ئەو جارە سەرڕای ئەو هەموو قەیرانە سەرڕای ئەو هەموو تەحەدای بەرامبەر هەرێمی کوردستان بوو سەرڕای بوونی نەخۆشیەکی کوشندەکە هەموو دنیای بەچۆک هێنا نەخۆشی کۆرۆنا دابەزینی نرخی نەوت بۆ خوار سفر حکوومەتی هەرێمی کوردستان توانی لەسەر پێی خۆی بوەستێ. هۆکار چێتە ئێستا پارتی لە گەرمیان بەشداری حکوومەتی خۆجێی نەکردووە بۆ داهاتوو ئەتوانن بەشدار بن وە چیەکەن؟ ئەوە هەمیشەیەکێک بۆ لەو خاڵانەی ئێمە وەکو کادری پارتی لە سنوورەکە داوامان کردووە. ئێمە چی وەکو خۆجێیی کە لە حکومڕانی لەم منتیقا بەشداریمان نەکردووە ئەوە پەیوەست بووە بۆ ئەو ڕێک نەکەوتنەی ئێمە و یەکێتی نیشتمانی کوردستان کە 2 ساڵی ڕابردوو قەرار بوو ڕێکەوتنیە کرا بەڕام بەداخەوە لانی بەرامبەر ئیلتیزامی بۆ ڕێکەوتنەوە نەکرد کە ئێمە لە حکومڕانی خۆجێیی لە محافظەی سلێمانیە بە پێ ئستحقاقی خۆمان بەشدار بین. بەڵام لە هەمان کاتیشە کە ئێمە بەشدار نەبووین وەک کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شوێن دەستمان دیار بۆ لە گەرمیان لە دروستکردنی ئەو هەموو پرۆژەی کە لە گەرمیان هەبووە لە سەردەمی کابینەی 7 و 8 کاگنێچیروان و هەتاک و جەنابی کاک مەسرور لایەزال هەفتەی پێش و گەورەترین پرۆژەی لە کەلارکردەوە بەردەوام دەستمان بە گەرمیانەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان. لە ئەمڕۆ بەدواوە لە گەرمیان چیەکەن؟ ئێمە لە گەرمیان ئەوەی کە لە توانامانە هەبێ وەکو ئۆرگانە حزبیەکان خزمەتکاری خەڵکین و دەرگامان واڵایە وەکو ئەوی تریش کە کاکشوان کاندیدی ئێمە بووە ئەو متمانە گەورەی بە ئێمە درا لە گەرمیان تەبعاً ئەوە سوپاسێکی بێپایان و پێزانیمانەیە بۆ خەڵکی گەرمیان و چەمچەماڵ و دەڤەری گەرمیان لە بازنەی 5 کە متمانەیاندا بە ئێمە دەنگدەری ئێمە ئەوانشی دەنگیشیان بە ئێمە نەداوە دەیسەلمێنین کە کاکشوان کوڕە گەرمیانیەکە بێ داکۆکی کەرە بێ لەسەر مافەکانی کەسوکاری شەهید لەسەر خاک لەسەر کەسوکاری ئەنفال لەسەر کیمیابارانی هەڵەبجە ئەمانە بە پێی یاسابێ قەرەبوو بکرێنەوە وەکو پارتیش لە گەرمیان بە تاکید داکۆکی کەرێکە بین بۆ مافەڕەواکانی ئەم منتیقە بۆ زانیاریشتانی عنی هەمیشە ئەم لە خیبی سودوی گەرمیانە کارکتەرێکی باش بووە لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ داوای خەڵک بۆ پرۆژەکان بۆ گەیاندنی کەم و کوڕەکان لە سنوورەکە بە حکوومەتی هەرێمی کوردستان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی تایبەتی بە گەرمیان داوە بە جۆرێکە لە ماوەی تەنها 2 ساڵی ڕابردوودا بڕی 126 میلیارد دیناری بۆ پرۆژە جۆرا و جۆرەکان خەرج کردووە کە لە ناوێندا پرۆژەی استراتیژی گرنگی تێدایە. لە کاتی هاتنی سەرۆکی حکوومەت بۆ گەرمیان بڕی 16 میلیارد دیناری دیکەی بۆ پرۆژە جۆرا و جۆرەکان ڕەزامەندی لەسەردا. بە تاوابوونی پرۆژەکان خزمەتێکی بەرچاو بە ناوچەکە دەگەینێت. دەنگدەران پەیتا سەردانی نوێنەرەکەیان دەکەن و پیرۆزبایی ئاراستە دەکەن و داوای لێ دەکەن کار لەسەر داواکانیان بکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاندیدێکی پارتی لە گەرمیان سەرکەوت تۆ ئەتوانی ئەو متمانی کە هاوڵاتیان بەتوان بەخشیوە بچتە پەرلەمان داکۆکیان لێ بکەیت؟ خۆی بە تاکید ئەرکی من قورس بوو. من ئەگەر لە ڕابردوو یعنی هەندێک کەم و کورتیم هەبوو بێ لە دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە گەرمیانە ئەگەر لە ڕابردوو کەمتر هەوڵم دابێت لە معانات و لە وەکوڵێ بەدەم داواکاریەکانی خەڵکەوە بووم بە تاکید لە داهاتوو ئەبێ ئەمە دەیان بەرامبەر بکەمەوە هەوڵە دەم بە دڵنیاییەوە ینی لە هەرکوێ وەکو شەخص وەکو ئەوەی کە ئەندامی پەرلەمانم بە حکمی پێگەکەم لە ڕووی بەرپرسیارەتی و یاساییەوە لە هەرکوێ لە ڕووی شخصیەوە کەسێک کاری بە من بوو تا ئەو جێگەیی پێمەکرێ یعنی بەردەوام لە سەنگەری کەسەکان بم بۆ جێبەجێبوونی داخوازیەکانیان وەکی تریش لەسەر بە شێوەیەکی گشتی
من لە بەغداد بە دڵنیاییەوە نوێنەری خەڵکی گەرمیانە بم جا بیر و بۆچوونی سیاسی و حزبیان هەرچی بێت نوێنەری کەسوکاری ئەنفالکراوەکانە بم. تۆ خۆت یەکێکی لەوانەی کە زۆرترین قوربانیت هەیە و زۆرترین کەسوکارت ئەنفالە ئەتوانی مافەکانی کەسوکاری ئەنفالکراوەکان بەدەست بێنی؟ بەڵێ خۆی من لە کاتی بانگەشەی شەهەروتم مادەیەکی دەستوری هەیە مادەی 132 دەستور لەم مادا بەڕوونی باسی قەرەبووی زیانی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان دەکاتەوە باسی قەرەبووی زیندانیانی سیاسیەکە هەر لەم مادا باسی ئەوە کە هەر کەسێ لە ئەنجامی سیاسەتی ڕژێمی بەعەس زەرمەند بوو بێ هەر هاوڵاتیە ئەبێ قەرەبوو بکرێتەوە. جا بەڕاستی ئیشی من و خۆشببختانە لە حزبەکانی تریش بە تایبەتی لە گەرمیان و لەم ناوچەیە یەک دوو کەسی تریش دەرچووە کە هەر کەسوکاریان ئەنفالە من هەوڵە دەم حزبایەتی بەلا بنێ لە بەغدا لەگەڵ ئەو کەسانەی تریش کە کەسوکاری شەهید و ئەنفالن ئەم مادە دەستوریەوە کۆڵی زیندوو بکەینەوە کە ئیسە بەداخەوە تەجمید کراوە ینی حکوومەتی عراقی جێبەجێ ناکە ملزەم نییە بەم مادە دەستوریەوە ئەگەر ئێمە بتوانین ئەم مادە دەستوریە بخەینە بواری جێبەجێکردنەوە جگەلەوەی ئەوانەی قوربانیان داوە لە ڕووی جەسەدیەوە کەسوکاریان شەهید و ئەنفالە خەڵکی تریش قەرەبووەکرێتەوە کەسێک کە گوندەکەی ڕوخێنراوە و بە زۆر هێنراوەتە کۆمەلگایەکی زۆرە ملی نیشتە جێکراوە باخەکەی ڕوخێنراوە نازانم سەرچاوی ئاوی تێک دراوە بە زۆر ڕایان گواستووە بە شێوەیەکی گشتی ئەوەی زەرمەند بوو بێ لە ئەنجامی سیاسەتی ڕژێمی پێشوو ئەمە بە گوێرەی ئەم یاسا ئەبێ قەرەبوو بکرێتەوە. کاکشا من ئەگەڕۆمە سەر خاڵی سەرەتا ئەوەی کە تێبینێکرێ لەم هەڵبژاردنە دەنگدەر لە دەرەوەی دەنگدەری پارتی دەنگیان بە تۆ داوە ئەمە بۆ؟ وەڵای من زۆر سوپاسی خەڵکی گەرمیانەکەم بەڕاستی شانازیشیان پێوەکەم ینی فعلەن من لە دەرەوەی دەنگی پارتی ژمارەیەکی زۆر دەنگم هێناوە بەشێکی هی ئەوەیە لە ڕاستی من ئەوە دەیان ساڵە لە ناو ئەم خەڵکان بۆ دەقەیەکیش لێیان نەبڕاوم ینی لە خۆشی و ناخۆشیەکەیان ناخۆشییان نابووم یا هەر کاتێکیش ئیشیان بە من بوو بێ هیچ کاتی حساباتی فکری سیاسی و حزبیم نەکردووە بە دەنگ خەڵکەوە چوو ئەوە یەک دویش ئێمە یەکێکین لە خانەوادە قوربانی بەخشەکانی گەرمیان خەڵکی گەرمیان خۆیان نەزانن ینی من لە خانەوادەی خۆمان زۆرترین قوربانیمان داوە و خۆیشم بە ڕێکەوت لە تاوانی ئەنفال دەربازم بووە. جگە لەوەی خەمەکانی گەرمیان ئەگەینتە پەرلەمانی عراق تا چەند ئەگەینتە حکوومەت هەرێمی کوردستان وەک چۆن لە ڕابردوو کاری بۆ گەرمیان کرد بە هەمان شێوە کاری باشتر بکە بە دڵنیاییەوە ینی من بەڕاستی چەندێک ئەرکی خۆم لە بەغدا بینم ینی ئەوەندە زیاتریش خۆم حازر کردووە کە لینکێکی بەقووەت لە نێوان هەولێر و گەرمیانە دروستکەم هەوڵە دەم ینی دەستی حکوومەتی هەرێم ڕاکێشین بۆ منتیقە بەڕاستی ئەم ناوچەیە شایانی خزمەتکردنە و لە ڕابردوویشا لە ڕاستیە ینی کەسوکاری ئەنفالکراوەکان و خەڵکی گەرمیان نەزان من تەقسیرم نەکردووە ینی کۆمەڵی پرۆژەی باش لە منتیقە کراوە بە تایبەتی لە داهاتووە هەوڵە دەین وەکوتن چی ببێتە فاکتەر بۆ ئەوەی ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی ژیانێک کە بەڕاستی گەنجەکانمان ئاسوودە بوون لە هەموو ڕوویەکە هەوڵدەین ژیانێکی ئاوایان بۆ داوین بکەین. یەکێکە لەو هاوڵاتیانەی بەشداری تەواوی هەڵبژاردنەکانی کردووە داوای سەرەتا و کۆتایی لە نوێنەرە دەرچۆکان ئەوەیە کە چوونە بەغدا بەیەکەوە کار لەسەر داواکانی دەنگدەرەکانیان بکەن بە تایبەت لە گەرمیان. یان ئەڕۆنە بەغا لە بەغا دانشن نەیکەن بە کوتلە کوتلەکاری و ئەملا ئەولا بە دەنگێکی یەکگردووە پەرلەمان بن بە دەنگێک و پەرلەمان بن کەوا زەرەر نەدا لە ئەوەکەی تیان ئەمە وەڵام من پارتیم و من یەکێتیم و ئەوە من ئیسلامیم و ئەوە یەکگردووم ئەوە نەکەن وەکو یەکێک دوو برابل لێ دانشون بۆ یەک کەس عیش بکەن ئەوە داوایان لێکەن. تۆکو هاوڵاتیەک وەکو گەنجێکی ئەم شارە بەشداری ئەم جاری هەڵبژاردننی پەرلەمانی عراق کرد؟
ئەم جارە دەنگمدا بە پارتی بۆ دەنگدا بە چووکە ساڵانێک ئێمە دەنگ بە حزبەکانی ترێتین هیچ هینێکمان بۆ نەکرەوە هەمووی ئەوانەی دەنگماداوە دەنگەکانمان بەزایە ڕۆشتووە هیچ شتێکی وامانە بۆ نەکرەوە هەمووی ئێستا لەم گەرمیانە بگرە بەرەو پێشەوە نەڕۆ بەرودواوە هاتووە تۆ چێڵێ بەو نوێنەرەی کە ماوەکی تر ئەچێتە پەرلەمانی عێراق کاکە شوان کەسێکی زۆر سادەیە کەسێکی زۆر بەڕێزە خاوەن چەندین ئەنفالە کەسێکی خۆشەویستە ناو خەڵکی گەرمیانە دەنگمان پێداوە بە سەربەرزی ئینشەڵڵا باشە داواکاری بە شێوەیەکی گشتی داواکاری ئەوەی خەڵک معاناتی خەڵک چییە؟ وەڵای معاناتی خەڵک چییە لەم سەردەمەیە ساوەکو گەنجێک داواکارێکمان ئەوەیە ئیش و کارمان هەبێت و بژێوی ماڵ و بەڕێوەبەری تر شتێکی وامان نییە ئێستا لە سێری شوێنانی درەوەکەی سێری هەولێرەکەی هەموو شوێن و شەقامەکان هەمووی خۆشە هەمووی ئەڕۆیتە شوێنەکانەوە شوێنی دانیشتن شوێنی گەنجان شوێنی پیاوان لە کەلارە لە گەرمیانە هیچ شتێکی بۆ نەکراوە تۆ تەناوەکو خۆت دەنگدا بە پارتی هەموو عایلەکەم دەنگمانەیە بە پارتی تەواوی ئەو دەنگدەرانی کە لە هەڵبژاردننی ڕۆژانی ڕابردوو لە گەرمیان دەنگیان بۆ نوێنەرەکەی پارتی بوو بۆیان ڕوون بۆتەوە لەوەی پارتی گەر لە حکوومەت بێتیان لە پەرلەمان دەتوانێت خزمەتی گەرمیانەکان بکە.